لە هەرێمی کوردستان دەست بە پرۆسەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران ئەکرێت. ئەمڕۆ نووسراوێک لە وەزارەتی دارایی و ئابووری هەرێم دەرچووە، هەموو وەزارەتەکانی ڕاستپاردووە کە خشتەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانیان لە ماوەیەکی دیاریکراو بۆ بنێرن. سەرەتا ئێمە گومانمان لەو نووسراوە هەبوو، بەڵام پەیوەندیمان بە وەزارەتی داراییەوە کرد، سەرچاوەیەکی بەرپرس بۆی پشتڕاستکردینەوە کە ئەم نووسراوە ئەمڕۆ دەرچووە و بەواژۆی وەزیری داراییش دەرکراوە. ماوەی 20 ڕۆژی داناوە بۆ سەرجەم وەزارەتەکان کە هەرچی زانیاری و ئەوەی کە داوای کردووە لەبارەی خشتەی پلەی بەرزکردنەوەی فەرمانبەران پێویستە لە ماوەی 20 ڕۆژدا بە وەزارەتی دارایی بنێرن، تەواوی وەزارەتەکان. بەڵام دوو وەزارەتی جیا کردوتەوە، ئەویش وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆیە، ئەڵێ بە هەمان خشتەی ڕاژەی سەربازی و شارستانی زانیاریەکانیان بۆ بنێرن. هەمومان دەزانین ماوەی 11 ساڵە بابەتی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان وەستاوە. ئەمە هەنگاوێکی باشە بۆ ئەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە مافی خزمەت و فەرمانبەری خۆیان شاد ببنەوە. لە 1964 دەقی نووسراوەکە هەروەها زانیاری زیاتریش بڵاو کراوەتەوە، ئێوە شەتوانن خوێنەری بن.